الأخسرين اسم التفضيل لفعل الرباعي عادة وكمل أقول لا زمان عربي شا بالأخسرين يعني كزورترين زرر يعني ليكتو كالرباعية لين أكثر ضررا يعني أضر أما ليرى أفرمي بالأخسرين أعمالا أو كساني كزورترين زيان يعني ليكوتوا شكرا مش تشان لدزداو الذين ضل سعيهم في الحياة الدنيا أواني كالرنج بخساربون أواني الرنج كان يعني قمرابوا الرنج بخوي قمراناب يعني أواني كخاون رنجنو بلام خويان قمرابون چيا توختك بالرقاية كأروي لبردو سفر عليه بيتوا ناو شاخيك دوليك نازاني كاميانا بالرقاية جانا قري وزاني الرقاية راسته باجتهادي خود بتخميني خود حسب معلوماتي بسيطي خود لبري أزمون الدنيا علمي حقيقي دنيا توا الرقاية جانا الروي أم رقاية بزري كردوي تو الرقاية أصلكات بزر كردوا هر الروي وزاني الرقاية راسته تقرتوا بلان الرقاية راسته نقرتوا بۆ دینەکەش هەروەهایە کابرای مسلمان وەزانە خۆی لەسەر دینێکی ڕاستە وەڵا ئیسلامەتی زۆر مهم گرتووە لە ئێمەش مسلمانترە بەڵام ئیسلام بەدەلیل لە ناسر تۆڵی با وەڵام مسلمانە بڕوان بەخوا هەیە جا خۆ بجەهلیش بڕای بەخوا هەرەوەندە کافی نییە ئەی پەرستی وەڵی جاران نوێژ مەکرێ ئێستا نایکەم هیچ قیمەتێکی نییە جان باوەڕبوونە بەخوا چییە کە نوێژ ناکە الرجوع قري والله بتمام خمس ضعيف كم بتمام أو تابع الرجوع بالرجيم أين شكان ذكي لقى الرجوع كنا والله ما توا يشي ترى والله إنه شكانه كم بس الرجوع ناقر يشي ترى حجنا كتشان سروت ساماني هي جوازي هي فيزا هي هم شيء كشيء كيني بس نايك يشي ترى معنا كابرام كلمة جهادي لا بين ولا بس تيروريست نكر باسی تیرۆر مەکەن مەجلیسی ئێمە شتێکی ترە و هەروەها باسی کوفر و ئیمان و وەلا و بەڕا و والحاصل ئیسلامی بە میزاجی خۆی گرتووە بەڵام ئیسلام پێویستە ئیسلامەتی وەکو خۆی بگیرێ جنا گومڕا بووی لێرەش خوای گەورە فەرمێ هەل نونەبئوکم بالئەخسەرینە ئەعمالا ئەمانە کردەوەشیان کردووە بەڵام الذين ضل سعيهم في الحياة الدنيا لدنيايا قمراب وهم يحسبون أنهم يحسنون صنعا خواهي يقول لا ما ندعلم وأزانا كردوي تشاكيان كردو يا باشا حل الدنيا ونواها نزاني ما كردو كان تشاك سيري شن إنسان زرر من دبي شن رنج بخسارة بك لقيامتها مرجع كان دي النو بيشو إيكاك تو أم عبادتانا بمرجانا نكردو لو اللي يطلبوا معك خسارتك زرري قوري بۆیە لە ژیانی دنیامانە ضرورية ئەم دینە بە دەلیلەوە وەربگرین ضرورية عەقیدەکەمان لەسەر ئەساسێکی دەلیلی پتە و بینا بکەین ضرورية عەقیدەکەمان گشتگیرانە بگرین لە هەموو لایەنێکی و ئەحکامە شەرعەکانیش بە دەلیلەوە وەربگرین خوا بەڕاستی بناسین و بیپەرستین برایەتی دینیمان لەگەڵ مسلمانانە دروستکەین دایمەزرێن حقد و قین و بغز و غل و غش لدڵ و دەروونمانە دەرکەینە دەرەوە یا کەمی کەین چونکە خوای گەورە فەرمێن لە ڕۆژی قیامەتە دەریەکاتە ونزعنا ما في صدورهم من غل خەڵکیەکە پێمێنە هەتاکۆ سەردەمان بەڵام مهمە ئینسان لەسەر ئەم دینە پەروەردە بێ و دیندارەتێکی سەرڕاستانە بکە ئەمەی کە لە بەرەی ئیمانایە وا بزانێ بەو کار و کردەوانی کە لەگەڵ کافرەکان کردوێتی ئەوە لەبەری ئەو بەرحسابە کرد ئەم بەرەی کوفر و ئیلحادە وا بزانێ کردەوە چاکەکانی وڵا ئەدیسۆن و کارەبای دۆزیوەتەوە وڵا فڵان کەسەوە ئەلکترۆنی کەشف کردووە وڵا فڵان دەرمانی ئینتاج کردووە وا بزانێ بەم کردەوە چاکەیەی ئەچێتە ڕیزی ئیمانداران ناچێت خوای پەروەردگار هیچ قیمەتێ بۆ ئەم وەزنانان دانانێ کابرا 70 ساڵ ژیاوە نازانە چێ خوایەتی 70 ساڵ ژیاوە نازانە خالق و مەخلوق دەوریان چییە نازانە زیندوو بوونەوە هەیە یان نییە ئەمە عەقلی لەکوێ دانا ئەمە علمی پێیەکەوە قاچێکی سەناعی دروست کردووە بۆ خەڵکی تر وە خزمەتێکە بۆ بەشەر کردوێتی و خەڵک چەپڵیان بۆ لێدا و زۆر سوپاسیان کردووە و ناویان هێناوە لە تاریخەوەتەوە مردو و چاوەڕێی هیچ شتێکی کەشی نەکردووە بۆیە ئاەتەکان سوبحان الله هەمووی تەرکیزن لەسەر ئەمانە